گوندی کۆڵەکەیە نزیکی قونسوڵخانەی نوێی ئەمریکایە لە شاری ئەولێر بۆ هۆی ئەو موشەکانەی ئاراستەی قونسوڵخانە کرا زەرەر و زیانێکی زۆر بەرماڵەکان کەوتووە. کەوتوین بوونین لە غورفەی خۆمان دەنگێکی زۆر عەجیب و غەریب هات زۆر پێبعاتیکەوە دەنگەکە سەوتێکی گەلێک بە قووەتی هەبوو کە تەقیەوە وەڵام منیش هاتم ویستم بێم دەرکەی بکەمەوە پەنجەرەم ئاشکا لەگەری پەنجەرەم ئاشکا زوو هەندێک پەتاپێ ڕاگەیشتم دەرکەکەم کردەوە دیتم سەوتێکی دیشات یعنی ئاگرەکەی دیار بوو زۆر نیویش بوو ساڕووەکە کە داهات دەڕۆیشت تەقیەوە چەند دەنجی و هالە هات لە ماری خێزانەکەم بەرەوە پێی بریندار بوو پەنجەرەمان شکا ئەوانەمان شکا و ئەلحەمدوللا هەمومان سالم بووین. شاهد حاڵەکان ساتی کەوتنەوەی ئەو موشەکانە بۆ کورسات نیوز باز دەکەن و کە تا ئێستاش کاریگەری لەسەریان ماوە. ساعة تقريبا 1 إلا 5 نحن نايمين صار انفجار. دەوروبەری سەعات 1 و 5 دقیقەی شەو بوو ئێمە خەوتە بووین کە تەقینەوەیەک بوو هەسمان کرد خانووەکەمان بەرز بۆتەوە کۆتۆتە خوارەوە لەگەڵ هاوسەرەکەم و منداڵەکانم خەوتە بووین کە یەکەم وشەکەوتە خوارەوە هەستم کردنی فڕۆکە لە ئەسمان دەبیستم ئیتر نازانم درۆن بوو یان فڕۆکەی جەنگی نەمزانی منداڵەکانم لەناو پێخەفەکەدا چیان بەسەر هاتووە منداڵەکانم هەڵگرت و چوومە ژوورێکی تر هەموو ماڵەکەمان بوو بە وردە شوشە دەچوومە هەر ژوورێک تەقینەوەیەک ڕووی دەدا ژووری نووسناکەمان پڕ بوو لە دووکەڵ و وردە شوشە نجي هنا بالغرفة هنا كله يصير انفجار نجي بالمطبخ كله يصير انفجارات قرمتش بقوة دات منداڵەکەم لێرکو ئەە دانیشتبوون منداڵەکەم هەرگرت و چمە ژوورەکەیت کە وەرتەمە شاوێن دەریشکە لە زۆری خەوتنەکەیان منداڵەکەیت کەشم بە زۆری ئەوم هەڵگرت ئەگەر نالەگە باجام یعنی بە لەحزە گەیشتمێت بە لەحزە گەیشتمە ئەلێکوانە منداڵک بە لەحزە گەیشتمێ لە هەمدا خوا ڕەحمی کرد یعنی شتی وام نەدیتبوو قەت لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نزیک بە 10 جار دەبێت قونسوڵخانەی ئەمریکا لە شاری ئەولێر و فڕۆکەخانەی نێودوڵەتی ئەولێر لەلایەن موشک و درۆنەکانەوە دەکرێن ئامانج چەند جارێکیش زیانی گیانی و مادی هەبووە لە دوایین هێرشیشدا تەنیا هاوڵاتیەک بریندار بوو زەرەر و زیانێکی زۆری مادیشی لێکەوتەوە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.